دوای 40 ڕۆژ لە ڕاگررتنی بنزینی 690 دیناری عراقی لە سلێمانی دابەش کرایەوە. عێراق جارێکی دیکە ئەو بڕە بنزینەی ناردەوە بۆ پاڵاوگەی کار کە ماوەی 40 ڕۆژ بوو ڕایگررت بوو. ڕۆژانە 350,000 لیتر بنزین بۆ سلێمانی دابین دەکرێت و باز لەوە دەکرێت بەردەوامی دابەشکردنی ئەو بنزینە خواز لەسەر بنزینی بازرگانی کەم دەکاتەوە و نرخەکەی دادەبەزێنێتەوە. شۆفێرانی تەکسی دەڵێن ئەو بنزینە بەردەوام نەبێت ناچارن لەبەر گرانی بنزین واز لە پیشەکانیان بێنن. ژیانم نەبوو بەڕاستی یانی فرای ناکرد فرێشم بکڕم بۆم ناڵەکانم. چەنە بۆ ئێماەکە و بنزینت بە 1000 و ئەوە جارێ وا لە بەخلی خۆم پارەم خستە سەری ئەم کڕیەوە ناویچم بۆ نامایەوە ئەوکەم بەنی ئێمە ئەوان چون دەسترە کورسیە ئەبی ئەوان ئەگایکیان لە فەقیر بێت. قومەقومەتێمان نەگر بای 10,000 و 15,000 و هەموو شەوێکە خەوتی وەڵا بەشی چی ناکرد شەوە خەوتین و بەیانیان لەسەن 100 دیناری چوو بەسەر 50 چوو بەسەر 25 چوو بەسەر. وەڵا ئێمە ژیانمان لە ڕاستە لەسەرمەی بەڵام لایانی پەیوەندیدار خۆی ئاگای لە وەزعەکەیە ڕاستیەکەی بەڵامەدا و وێساکی هیچ جینێ نییە مستەقەر نییە بڵێ وەڵا ئەم بنزینخانەی ئەم بنزینە یەدیانە مەزور نین ئێمە ئەوە تێگەین ئەو گرانەکە چونکە بۆ ئێمەش بۆ هەڵاتش گرانە بێت مەزور ئێمە داخلەکان گرانترگەین لەبەر و بنزینەکە گرانە بنزین هەرزامی ئێمە توانێت هاوڵاتی هەرزانتر بێن و ئیشی جوان باشترە بێت تا هەرزان بنزین هەرزانتر بێت و هاوڵاتیش توان زیاتر بە تەکسی بڕوات ئەو کاتە ئەگە بنزین هەرزان بێت. بنزینەکە لە 6 بنزینخانە دابەش دەکرێت بۆ پاس و تەکسی و تایبەتە و پەیڕەوی سیستەمی تاک و جوود دەکرێت. بەڕێوەبەرهاتی نەوت و کانزاکانی سلێمانی سەرپەرشتی پرۆسەکە دەکەن بەڵام نازانن تاکەی بەردەوام دەبێت. ڕۆژانە على الأقل 6 تەنکەرە ئیتر جاری وایەکەوێتە 5 تەنکەر یا 7 تەنکەر ئەو بڕێی بنزینەیە بۆ دابشکردنەکەشی بەیانیان لە سعات 8ەوە دەست پێ ئەکات لە 8ەوە دەست پێکا بە سیستەمی تاک و جوود سیستەمی تاک و جوودەکەش خۆتان وابزان معلوماتتان هەیە لەسەرەوەی کە چ شوێنێ بنزینخانەکان ئامادەکراوە سێ بنزینخانە بۆ تەکسیە سیانی کەشمانەیە بۆ خصوصی بۆ تایبەت دانەیەکیان بۆ ژنانە و دوانەکەی کەش هەر بۆ تایبەت بەکارێنرێ بە سیستەمی تاک و جوود کاتژمێرەکە تەحدید نییە بە پێی تا بنزین بمێنێ ئەبێ بنزینخانەکە هەر بنزین بفرۆش. وڵڵی وەکو پێویستی خۆتان نەزان لە سنووری سلێمانیە 27,000 تەکسی هەیە من وەکو شوێنی تەکسیەکەت پێڵم وەکو تایبەت معلوماتم لێ نییە بەس 27 بۆ 28,000 تەکسی هەیە پاس من معلوماتم لێ نییە لە پاسەکان بەڵام وەکو تەکسی ئاماژەت پێەکەم ئەو عەدەدە تەکسیە بە تاک و جوود بیکەی یعنی پێویستی زیاد لە هەر ڕۆژی ئەبێ بنزینخانەکان 2 تەنکەری بۆ بێت 236 بۆ بێت. بەرپرسانی ئیدارەی سلێمانی نیگەرانن لە ئیدارەی هەولێر بەوەی قۆڕخکاری لە ناردنی بنزین بۆ سلێمانی دەکەن. ماوەی 40 ڕۆژە حکومەتی هەرێم و هەولێر 1 لیتر بنزینیان بە سلێمانی نەداوە لە کاتێکدا ڕۆژانە لە هەولێر 1,200,000 لیتر بنزینی 690 دیناری دابەش کراوە کە حکومەت پاڵپشتی پێدانی نەوتی خاوی کردووە بۆ پاڵاوگەی کۆمپانیای کار. ئێستاش سنووری ئیدارەی هەولێر لە بنزینی ناوخۆی و ئەو نەوتەش کە حکومەت بۆ پاڵاوگەی کار دابینی دەکات سوودمەندە. ڕامیار عوسمان کەناڵی پێیان سلێمانی.